باشە لە نێوان ئەمریکا و عێراق چی ڕوودات و واشنگتن گروپە چەکدارەکان سزا ئەدات یان نا و ئەم بارودۆخە نوێیی کە لە نێوان هەردوو لا هاتووەتە ئاراوە بەرەوکوێ چێت من لەسەر ئەم بابەتە میوانێکم هەیە وەفا محەممەد کەریم شرۆڤەکاری سیاسی و ئەبری لە سلێمانیەوە ڕاستەوخۆ لەگەڵمایە بەڕێز وەفام کاتت باش پێت وایە تێڕوانینی ئەمریکا سەبارەت بە گروپە چەکدارەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە یان نا چونکە پێشترە وترا ئەمریکا تا ڕادەیەک نەرمە بەرامبەر بە گروپە چەکدارەکان بەڵام ئەم لێدوانەی ترایسی جاکبسن باڵیۆزی نوێی دەستنیشانکراوی ئەمریکا بۆ بەغدا جۆرێک لە بارودۆخەکەی بەرەو ئاڵۆزی بردووە. بەڵێ بەناوی خوای گەورە سڵاو بەڕێز بۆ خۆت و بۆ سەرجەمبینەرانی خۆشەویست بێگومان دەستنیشانکردنی ئەم باڵێزە تازە دوایەوەی کە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر ڕوویە لە مانگیدا پاشان لە سەرەتای مانگی یەک لەلایەن جۆ بایدن سەرۆکی ئەمریکا ئەمە بۆ هەستیاری وەزعەکە لە عێراق و پاشەوەی ئەم باڵێزە سەرکەوتنی گرنگی هەبوو لە ماوەی 30 ساڵ کارکردن لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا و باڵێزێکی سەرکەوتوو بوو لە چەند وڵاتێکی هەستیار وەکو تورکمانستان وەکو تاجاکستان وەکو کۆسۆڤۆ وەکو ئەسیوبیا بوو شارەزایی ببوونی تەواوی لە عێراق و لە هەرێمی کوردستان بۆیە ئەو لێدوانە خۆی بریتیە و تعبیرە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا واتە ئەمە شتێکی شخصی خۆی نییە هەج باڵێزێک بێت هەمان ئەم بەرنامەی ئەبێ بە تایبەتی دوای ئەوەی کە ڕووداوە سەربازەکان ڕوویا و چەنیا هێرش هاتە سەر یەکتری لەلایەن ئەم میلیشیانە و ئەم میلیشیانەی کەەوە باڵێزەکە هەڕەشەی ئەوەیە کردکەوا پێویستە ئەم میلیشیانە سنوورێکیان بۆ دارێ هەروە هەڕەشەی ئەوەیە کرد پێویستە عێراق هینی ئیکتیفای ذاتی خۆی هەبێ لە تاقا واتە پشت بەخۆی ببەسێ لە مەسەلەی غاز نەک وڵاتی کۆکو ئێران سوودی لێوەربگرێ ساڵانە 11 میلیارد دلار غازی پێ بفرۆشێ و هەروەها سنووردارکردنی بانقەکانی عێراق ئەمانە هەر هەموو شتێکی نوێنین بۆ ئەمریکا و دەست بەکاریش بووە لە سەردەمی ڕۆمانسی ینی لە سەردەمی ئەم باڵێزەی کە تا ئێستا ماوە هەماسە بەڵام ئەم جارەیان ئەمە تۆزێ ینی بەجددی بڕوای تەواویان بەوە نییە کەوا حکوومەتی عێراق بەپی ئەو بەڵێنانەی کە ئەیە مەسەر سوودانی کە بەڵێنیاوە سنوورێدانێ بۆ میلیشاکان سنوورێدانێ بۆ چەکی بێلغاو سنوورێدانێ بۆ دزەکردنی دراو ئەم سنوورانە زانی ئەم گۆڕانکاریانە لە حکوومەتی عێراق ناکرێ پێویستە ئەمریکا خۆی بەجددی دەسۆدار لەو بابەتە بکە. زۆر باشە هەندێک ڕوودا و بەم دوایانە ڕوویدا بە تایبەتی هێرشکردنە سەر بەرژەوەندیەکانی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا لە بەغدا و هەندێک ناوچەی دیکە لەلایەن هەندێک لە گروپە چەکدارەکانەوە ئەمە تا چەند پەیوەندی بەوە هەیە کە ئەمریکا پێی وایە حکوومەتی عێراق ناتوانێت ئاسایشی نێوخۆی و بەرژەوەندی وڵاتانی دیکەش بپارێزێ لە ناوخۆی. لە بێگومان بەڕوونی ئەمە بە محەممەد شایع سودانی وترا لە دوا سەردانەکەی بۆ واشنگتن وترا و هەروەها کۆمەڵی ئەمزاکرا کۆمەڵی ڕێکەوتن ئەمزاکرا زۆر لەو ڕێکەوتنا پاپەند بوون بەوەی کەوا محەممەد شایع سودانی خۆی بتوانێ هەموو ئەم میلیشیانە ئەو گڕۆپانە بخاتە ژێر ڕکێفی ئەوەی کە ناوی ئەنێ الجيش العراقي المنظم الواحد کە نەشی توانی ئەوە بکات و خۆش ئەمریکاش لەوە دڵنیایە تەنانەت محەممەد شایع سودانی خۆشی ئەزانێت کە ئەمریکا خۆی ئەبێ دەستەوەردانکە لەبەر لەگەڵ ئەو گروپە چەکدارانە ئەم سات تا بە تازەکی لەم هەفتەیە یەکێ لە گروپە چەکدارەکانی تری خستە ناو لستی تیرۆرەوە کە چەندین هێزی گروپی چەکدار لەو چەکدارانەی کە لە ناو حەشدی شعبیان تا ئێستا هەر لە ناو لستی تیرۆری ئەمریکا ماونەتەوە ئەمریکا ئەزانێت کە ئەمە بە حکوومەتی عێراق گۆڕانکاری ناکرێت چونکە ئەگەر تۆ بێت و تەماشای ئیطاری تەسیقی کەیت و تەماشای حەجی شعبی کەیت تەماشای هێزی ناو پەرلەمانیان و ناوی حکوومەتیان بکەیت ئەمە لە دەسەڵاتی حکوومەتی عێراق نییە تەنها لە دەسەڵاتی وڵاتە زلێزەکانە وەکو ئەمریکا هەروەها بڕیارە سیاسەکان وەکو نەتەوەی گرتەکان لەبیرمان نەچێ کۆتا لێدوانی راپۆرتی بلاسخارت کە لە نەتەوەی گرتوەکان ئاماژەی پێدا زۆر نزیکە لەگەڵ ئەو لێدوانە توندەیکەوە ترێسی داوێتی واتە ئەم بڕیاری ئەمریکا لەگەڵ وڵاتە نەتەوەی گرتوەکانی یەک ئەگرێتەوە. زۆر باشە هێزە چەکدارەکان یان گروپە چەکدارەکان زۆر قسە لەسەرەوەکەن کە پێویستە کاری هاوپەیمانان بە تایبەتی هێزەکانی ئەمریکا لە عێراق تەواو بێت و ئەم وڵاتە بەجێ بێڵن.
ئێستا بینین دۆخەکە پێچەوانە بووەتەوە، ینی ئەمریکا خەریکی سزادان و ڕاوەدونانی ئەو گروپە چەکدارانەیە. پێت وانییە ئەمە بە جۆرە لە جۆرەکان بارودۆخەکە بەرەو ینی ململانەیەکی نوێ بات لە ناوچەکە. چەندین کە ڕەت داوا کراوە لە هێزەکانی هاوپەیمانان کەوا عێراق بەجێ بێڵن و هەل لە ساڵی 2020 لە مانگی یەک بڕیاری پەرلەمانی عێراقا کە پێویستە هەموو هێزەشگەرەکان لێرە ئەڵێن ئێمە خۆمان نەتوانین سنووری خۆمان پارێزین نەتوانین مەترسیەکان و مەترسیەکانی داعش نەماوە، بەڵام هەتاکو ئێستا بۆ زانیاری بە فەرمی ئەو داوایە نەکراوە لە ئەمریکا. یعنی تەنها ئەوە لێدوانی چەند گروپێکی چەکداری نزیک لە ئێران و بۆ کاتی هەڵبژاردننا بەکارێت، بەڵام بەپێی لێدوانەکەی ترەیسن لەوە چ هێزەشدارەکان دیسان زیاد بکرێت چکە ئاماژەی بە دووشتدا دوو مەترسی هەیە لە عێراق هێشتا. یەکەم هێشتا داعش لە مەترسیایە بوونی داعش هەرماوە بە تایبەتی لە چەند ناوچەیە و دەشتی نینەوە وەکو حەوزی عەمرین وەکو دەشتی ئەمبار هێشتا ئەم مەترسیە ماوە. ئەمە یەک. دووهەمیشتیش بوونی میلیشیاکان کە ئەوانی هێشتا مەترسیەکی گەورە لەسەر سەقامگیری عێراق، هەتاکو ئەم دوو مەترسیە یەکلانە بێتەوە ئەمریکا عێراق چۆڵ ناکە. ئەمەش بەڕاشکایی بە محەممەد شیع سوودانی وتراوە. بۆیە ئێمە لەوە دڵنیان کە ئەمریکا ئەم شوێنە چۆڵ ناکە و تاویشەکە چۆڵی ناکە هەتاکو ئەم مەترسیان یەکلانێتەوە و هەتاکو عێراق نەگەڕێتەوە ئەو وڵاتی کە خۆی سەقامگیرە و خۆی پشت بە خۆی ئەبەسێ بە تایبەتی لە مەسائلی دراو و لە مەبەستی وزە. باشە، پێت وایە ئەم بارودۆخەروە بە ئاسانی لەلایەن ئەم گروپە چەکدارانەوە قبوڵەکرێت؟ واگەر قبوڵیش نەکرات چی ڕوەتە؟ بێگومان خۆیان لە کۆتا داواکاری ئێمە لە بیرمانە پێش ماوەیەک لەمەوە پێش ئەو هێرشخانی کەوا بەرامبەر یەکەکرا لە کۆتا هێرشەکەی ئەمریکا کەوا لە سنووری سووریا کرا و لە شەرنین لە ئەمبار کرا هێرشەکە ئەوەنە تون بوو تەنانەت ئێران خۆی داوای لەم گروپانە کرد کە نزیکە لە خۆی هیچ چیتر هێرش نەکەنە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا، چونکە بەڕاستی داوا کرا لە بایدن خۆی لەلایەن چەندها سیناتۆری کۆماری کە ئەم جارە هێرشەکانە بێ بچێتە ناو جەرگی ئێران خۆیەوە لە ئێران بدرێت کە شوێنی مەترسیە لەوێ. ئێستا ئەم گروپە چەکدارانە تەنها بۆ کاتی هەڵبژاردن یا بۆ مەسائلی خۆنزیبوونەوە لە ئێران یا بۆ هەنێ بەرژەوەندی تایبەت ئەو لێدوانانە ئەدەن. ئەگینا من لەو باوەڕەم ئەم ترێسکەیەتە ئێرە هەل لە ئێستەوە ئامادەباشی خۆی دەربڕیەوە بۆ لەیانی ئەم گروپە چەکدارانە. گروپە چەکدارەکان لەوانەیە بە تەواوەتی ئیلتیزامی تەواو بکەن چ بە داواکردنی ئێران چ لەوەی کەوا هێرش نەکرێتە سەریان بۆ هیچ شتێکی وا ڕوونادات لەبەرەوەی گروپە چەکدارەکان لەو ماباتە چەندەها کە ڕە زەرەریان کردووە و لە بیرش نەچێ ئێمە هەموو جار شتێک ئەڵێن لە حەجی شعبی 238,000 چەکداری هەیە. لەو 238,000 چەکدارە یعنی نزیکی 130,000 چەکداری بنبیوار و نەقائیمەیان هەیە، نەلیستیان هەیە، نەکەسەتوانێت چاودێریانکە، نەتکەسوانێت پشکنینیانکە. لەگەڵەوە شاتۆ ینی تەنانەت ترێسن باسی پەیوەندیەکانی لەگەڵ هەرێم کردووە. مەبەستیە لێرە مەبەستی ئەو هەموو بڕۆ بیانوەیەکەوە لە لیستەکانی هەرێمەگرێ ڕۆژانە داوای لیستی تازەکەن و داوای ناوەکەن و ئەیانێت بە دوواداچوو بکەن، بەڵام ناتوان بە دوواداچوو بکەن بۆ ئەو هەموو میلیشایە و بندیوارانەی کەوا هەیانە لە عێراق. بەڕێز وەفا محەممەد کەریم شۆڤەکاری سیاسی و ئەمنی لە سلێمانیەوە لەگەڵمان بووی، زۆر سپاس بۆ زانیاریەکانی جەناب.